لە هەڵبژاردنەکانی ڕۆژی سێشەمەی ڕابردوو هیلاری کلینتن وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا و دۆناڵد ترامپ کارداری ئەمریکا سەرکەوتنی مەزنیان وەدەستێنا. بەڵام دۆناڵد ترامپ کە لە پێشەوەی ڕکەبەرە کۆماریەکانێتی بەرەوڕووی هەوڵ و کۆشی نوێ بۆتەوە بۆ ڕاگررتنی هەڵمەتی هەڵبژاردننی. کۆمەڵێک لە 6 شارەزای سیاسی دێرینی کۆماریەکان نامەیەکی مۆرکراوی هاوبەشیان دژی ترامپ لە درەنگانێکی چوارشەمە بڵاو کردەوە و تێیدا دەڵێن ترامپ بە شێوەیەک ڕەفتار دەکات کەوا سەلامەتی ئەمریکا کەمتر دەکاتەوە. بۆ ئەمەش ئاماژەیان بە وتارەکانی ترامپ دژی ئیسلام کردووە. شەوی چوارشەمەش لە گرتبوونەوەیکی گشتیدا لە نیویۆرک هیلاری کلینتن ڕخنەی لە هەڵسوکەوتی نێرە کۆماریەکانی گرت. زۆر لۆمەکردن و سوکایەتی پێکردن لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆماریەکاندا هەیە. ڕەنگە هەندێک بڵێن ئەوە سەرگەرمیە، بەڵام من پێتان دەڵێم ئەمە کارێکی خەتەرناکە. لە ڕاستیدا ئەوە گرنگە کاتێک پێشەبەرکی بۆ سەرۆکایەتی دەیکەی بزانیت چی دەڵێیت و کاتێک کە دەبێتە سەرۆک ئەوەی کەی دەیڵێیت گرنگە چونکە تەواوی جیهان گوێیان لێت دەبێت. ئەلبەتە زۆر لە ڕێبەرانی پارتی کۆماری و کۆنەپارێزەکان هەوڵی ڕاگررتنی ترامپ دەدەن، بەڵام نیگرانن لەوەی کە ئەمە لەوانەیە پارتیەکە دابەش بکات. لەگەڵەوەشدا زۆر لە دەنگدەرانی کۆماریەکان وەک تانیە کاتن پشتیوانی ترامپ دەکەن. ترامپ ڕاستگۆیە و ئەوەی مەبەستی بێت ئەوەی دەڵێت. بە درێژای ساڵان ترامپ پشتیوانی لە بەرنامەی هەردوو لێبراڕەکان و کۆنەپارێزەکان کردووە کە ناوبانجی بە سەوداساز دەرکردووە. جولی تۆرنەر سەرۆکی کۆمەڵی نیشتیمان پەروەرانی تەکساس دەڵێت تۆ نازانێت چی بەلای ترامپەوە جێگای سەوداکردن نییە و هەروەها ڕەنگە مەسەلەی سەوداسازی ببێتە بابەتێکی مەزن لە باسەکانی کۆنگرەی کۆماریەکان لە مانجی حەوتدا. ئەوە بابەتێکی گفتوگۆیەکی گەلێک مەزنە. من پێم وایە لە کۆنگرەی کۆماریەکاندا شیانی ڕۆدانی ئاڵۆزی دەبێت. بەڵام مارک جۆنس توێژەری سیاسی لە زانکۆی ڕایز دەڵێت ئەگەر کۆماریەکان ڕێگا لە ترامپ بگرن ئەوە دەبێت بەرەوڕووی لە ئەنگرە تووڕەکانی ببنەوە. ئەوان یان دەبێت پشتیوانی لە کاندیدبوونی ترامپ لە مانگی 11دا بکەن یان پشتیوانی لە کەسێکی دیکە بکەن. بەڵام ئەگەر ئەوە بکەن پشتیوانی لە ئەنگرانی ترامپ لە مانگی 11دا لە دەست دەدەن. بەڵام لایەنگرانی دەڵێن ترامپ پارتیەکە بەهێز و چالاک دەکات و کۆشتی سپی لە مانجی 11 دەباتەوە. هەر بۆیش ئێستا سەرنجەکان هەموو خراونەتە سەر هەڵبژاردنەکانی 15 ئەم مانگە کە بە دووەم سێشەمەی مەزندان دەدوێت و 5 ویلایەتی گرنگ لە خۆ دەگرن: فلۆریدا، ئیلەنۆی، میزوری، نۆرت کارۆلاینە و ئۆهایۆ. گومانی تێدا نیە ئەو هەڵبژاردنانە بریاردەر دەبن لە کەمبوونەوەی ژمارەی کاندیدەکان. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.